یەکێتی نیشتیمانی کوردستان داگیرساندنی مۆمی 41 ساڵەی تەمەنی کردە دەرفەتێک بۆ ڕەوینەوەی هەموو ئەو گومان و دەنگۆیانەی کە باس لەوە دەکەن یەکێتی لەگەڵ پرسی ڕفراندۆم و سربەخۆییدا نییە بە پێچەوانەی هەموو ئەو دەنگۆیانەوە لێپرسراوانی باڵای یەکێتی دەڵێن هەموو ئەو قسانە ناڕاست و بێبنەمان لەسەر ئەم پرسە ئەوەی یەکێتی جیا دەکاتەوە لەگەڵ هەندێک لەلایەنەکانی تر هەڵوێستی نەگۆڕ و ڕاشکاوانەی حیزبەکەیانە کە پێی وایە بەر لە ڕاگەیاندنی سربەخۆیی پێویستە زەمینە سازی تەواوی بۆ بکرێت. مەسەلەی مافی چارەی خونووسین یەکێکە لە دروشمەکانی یەکێتی و ئەمە وەکو پرینسیپێک هەر لەسەر دروستەکەی یەکێتیشە هەیە لەبەرەوە هیچ گومانێک نییە لەم بارەیەوە کە یەکێتی هەڵوێستێکی جیاوازی سەبارەت بە مەسەلێ لەگەڵ لایەنەکانی تر هەبێت. بەڵام ئێمە تێڕوانینی تایبەتمان هەیە سەبارەت بەم مەسەلەیە لە ڕووی مەبدەئیەوە ئەومە مەسەلەیەکە هی ئەوە نییە کە گفتوگۆی لەسەر بکەین و یەکلا بۆتەوە. مەسەلەکە زۆرتر پەیوەندی بە لایەنی کردارەچیەوە هەیە. ئەو مافی چارەی خۆنووسین پێویستی بە هەندێک میکانیزمە پێویستی بە هەندێک هەلومەرزی تایبەتە. ئایا ئەو میکانیزمانە لەم هەلومەرزی ئێستا دەگونجاون بۆ ئەوەی ئەم پرینسیپە جێبەجێ بکریان ئەمە یەک دومیشان ئێمە باس لە ڕیفراندۆمێک ئەەکەین کە بە ئامانجی خۆی بگات نەک ڕیفراندۆمێک بێت لە پێناوی ڕیفراندۆم و پاشان بچین و توێش سەبارەت بە هەندێک مەسەلەی دیاریکراوە بکەین. سێمیان ئێمە باس لە ڕیفراندۆمێک ئەەکەین کە گزارش لە ویست و ئیرادەی گەلی کوردستان بکات نەک هەوڵێک بێت بۆ دەرباسکردنی هەندێک لایەن یاخود هەندێک کەس یا هەندێک سیاستمەدار لە کێشەیەکی یاسایی کە تووشی بووە. لە هەموو حاڵەتێکدا پاشەوەی کە ئەبین بە دەوڵەت لە هەموو حاڵەتێکدا ئەبین بە دراوسەی چەند دەوڵەتێک ئەبێت ئێمە ئەوە دابین بکەین کە ئێمە ئەتوانین پەیوەندیەکی دۆستانە لەگەڵ ئەوانە دابین بکەین و ئەوانە دیژایەتی سربەخۆبوون و ئێمە ناکەن ئەجینا ئەگەر وا بێت ئێمە تووشی زۆر کێشەی گەورە ئەبین. ئەمەندامەی سەرکردایەتی یەکێتی هەموو ئەو دەنگویانەی کە باس لەوە دەکەن یەکێتی لەگەڵ پرسی ڕفراندۆم و سربەخۆییدا نییە بەناڕەوا وەسف دەکات و ئاماژە بۆ دەکات لە بنەڕەتدا حیزبەکەیان بۆ بەدیهێنانی ئەم ئامانجە دامەزراوە. ئێمە تەنیا قسەکەمان لەسەرەوەیە ڕفراندۆمەکرێ بەسەر چاو ئەوێ ئامادەکاری خۆ ئامادەکردنی بۆ بکرێ و ئەبێ لە ڕێگەی پەرلەمانەوە و بە یاسا ڕێبخرێ و تومانە ڕفراندۆمێک کرێ کە لە ئاستی خواستەکانی میلەتەکەمان نابێ و ئامادەکاری پێویستی بۆ بکرێ هەرمەگەمانوتووە نەمانوتوە دژی ڕفراندۆمین ئێمەین لەگەڵ ئێمەین لە سەرەتاوە خەباتمان کردو خوێنێکی زۆرمان ڕشتووە بۆ سربەخۆی و سربەخۆی خەون و ئاوات و هیوای هەموو تاچیشی کوردە لە پێشیانەوە یەکێتیەکان و کەس ناتوانێم حەقە لە ئێمە بسەنێتەوە. یەکێتی ڕاشکاوانە دەڵێت بەو پەڕی بڕوایەوە لەگەڵ پرسی ڕفراندۆم و سربەخۆییدایە بەڵام بە بڕایە و بەر لە ڕاگەیاندنی سربەخۆیی پێویستە لە هەموو ڕوویەکەوە زەمینە سازی تەواوی بۆ بکرێت بۆ ئەوەی لە کاتی ڕاگەیاندنی دەوڵەتی سربەخۆی کوردستاندا دەوڵەتەکە بتوانێت بەو پەڕی بەهێزیەوە لەسەر پێی خۆی ڕابوەستێت. مەریوانە بڵا کورتسات نیوز سلێمانی.